ئیڤێنتی ڕۆژی سینەمای کوردی تایبەتە بە ڕۆژی کۆچی دوایی یەکێک لە سینەماکارە گەورەکانی جیهان و کورد یەڵماز گونای. دیارە لەم ڕۆژەیە هاواری فلم هەڵدەسێت بە سازکردنی چەندین چالاکی و ساڵانێکی زۆریشە. ئەم جۆرە چالاکیانە بەردەوامیان هەیە لە ڕۆژی کۆچی دوایی سینەماکاری گەورەی کورد و هەدەرهێنەری گەورەی کورد یەڵماز گونایە. بۆ ئەم ساڵیش چەند چالاکیەک و ئیڤێنتێک لەژێر ناونیشانی ڕۆژی سینەمای کوردی بە چەندین چالاکیەوە لە شاری سلێمانی بەڕێوەچوو. لە شاری سلێمانی خولی پێنجەمی ئیڤێنتی ڕۆژی سینەمای کوردی بەڕێوەچوو کە ساڵانە لەلایەن هاواری فیلمەوەرێک دەخرێت. ماوەی چەند ساڵێک هاواری فەلم لە ڕۆژی کۆچی دوایی باوکی سینەمای کوردی دەرهەنەری کۆچکرد و یەڵماز گونەی ئەو ئیڤێنتە ڕێک دەخات. ئەمەش لە پاڵ چاپکردنی چەندین کتێب و نووسینی تایبەت بە بواری فیلم و فیلمسازی و کاری وەرگێڕان. پرۆگرامی ڕۆژانەی کورسات مەگەزین ئێمە خولی پێنجەم ناومان ناکابینەی دووەم و لەم کابینەیە پۆستەرێکمان چاپ کردووە چونکە نەمانویست ئەم ساڵ بۆستین چونکە بێ بەردەوام بین، بەڵام کار و چالەکیەکانمان هەڵەپەسێرین بۆ خاتری ئەوەی بتوانین کوالیتی کاری ڕابردوومان دانەبەزێ و بگەینە ئەوەی لە بواری فیلم و سریالدا بەرهەمێنان بکەین، بگەینە ئەوەی هۆڵی تایبەت بە سینەما بۆ خۆمان دروستکەین، پرۆژەی گەشتیاری کۆماری ژاندۆستی بخەینەگەر کە بۆ شاری سلێمانی لە توانایدایە 5 ملیۆن گەشتیار ڕابکەش. ئێمە بەس شێوازێکی تر سەیری بۆ بەرهێنانی کولتور و فەرهەنگەکەین، تەنها چاپکردنی کتێب و ئیڤێنت و فیلم نییە، زۆر لەوە گەورەترە. ئێمە شارێکمان هەیە بە ناوی سلێمانی کە من هەموو جارەڵێم پایتەختی هەرێم، بە تەنها پایتەختی هەرێم نییە، یەکەمی هەموو کوردستانی گەورە. ئێستاش کە لەگەڵ عێراقین ئەبێ وا بکەین بیکەینە پایتەختی عێراقیش لە بواری ڕۆشنبیریە. بەڵام ئێمە بینین ئێستا سلێمانی چی بەرامبەر ئەکرێت و ئەوە جێداخە هەڵبەتە خۆمان و خۆمانیەکەی. ئێمە بەرەی ئەو هێزە گەرمەین بە هێزی نەرم شەڕی خۆمانەکەی. ئێمە بۆکو وتم ناکرێ هەموو ساڵێک بە شێوازێک بڕۆین و ئێمە بیرمان نەچێت قەیرانی خوێنەریشمان هەیە. من ڕەنگە بتوانم سبەینێ بە وێبسایتێکی گەورە و گرانی کوالیتی بەرز کتێبەکانم لە ڕێی PDF بگەینمە سەر گۆی زەوی، بەڵام ئێمە لە ناوخۆ قەیرانی گەورەمان هەیە. چۆنە بێت بەشی سینەما لە کۆلێژی هونەر لە سلێمانی، لە هەولێر هونەرە جوانەکان بەگشتی ینی لە دەوری کۆنابنەوە لە کاتێکدا ئێمە هەموو جار ینی داشکاندنیان بۆکەین 150 تایبەت بۆ خوێندکاران. من بۆ خۆم لێرەش باسێکم ینی بێ شومار کتێبم بەخشیوە چونکە پێم وایە پێویستە سەرەتا بگا، بەڵام وەکوتم بەم شێوەیە ناڕۆ بەڕێوە ئەبێ داهات و دەرامەتێکی گەورە هەبێ بۆ ئەوەی بەدامەزراوەی تر هیچ بکەین. اینجا کۆڵە حسابی ملی بکەینەوە کاتە ئێمە ئەتوانین. من دڵنیام 3-4 ڕێکاری زۆر گەورە و گران هەیە کە لە پرتووکیش سوودی مادی وەرەگری، لە فیلم و لە سریال و لە پرۆژە گەشتیاریەکانش، بەڵام ئەبێ لۆبیەکی گەورە هەبێ بتوانین ئەو کارە بکەین.